مرۆڤ و زەوی. مرۆڤ پێویستی بە زەویە بۆ ئەوەی تامی تەمەن بکات. زەوی پێویستی بە خۆشەویستی مرۆڤە بۆ ئەوەی گەشەی نەوەستێت. کانیەکان پاک بکەنەوە بۆ ئەوەی ڕوخساری خۆتان ببینن. بچنەوە دیداری دار بەڕوویەک بۆ ئەوەی خۆتان بیر نەچێتەوە. زەوی دوایین جێپەنجەی خوددا بوو بۆ مرۆڤ. مرۆڤ لە نێو شوێن پەنجەی خوددادا پەنجەمۆری خۆی لە ژیاندا دۆزیەوە بۆ ئەوەی ون نەبین دەست بە هەناسەی دارستانەوە دەگرین. وەرن تا نەخنکاوین خۆمان بدەینە دەست جۆگەیەک تا بمانگەیەنێتە ڕووبار. بە گڕی گولەکانتان ئاگری شەو مەکەنەوە هەتاکو و تاریکینی خواردوین. دوای مانگ دەکەوین تا سەر دەریای یەقین دەمان بات. بۆ ئەوەی وشەمان بیر نەچێتەوە تووتیەک دەکەینە هاوڕێ. ناهێڵین وەک منداڵەکانمان فێری وشەی چەک ببێت بۆ ئەوەی ئاسمانی خوددا تەیی بکەین. دڵمان دەدەینە کۆترێک تا ئەوانەی جەنگ لاقەکانی بڕینەوە بە باڵەکانیان بفڕن. بۆ ئەوەی زەوی لە میهرەبانی نەوەستێت ئێمە لە ڕق دەوەستین. ئەوەی بەسەر ژیانمان داهێناوە قورسترە لەوەی مردن بەسەری داهێناین. ئەوەی بەسەر خۆماندا دەهێنین قورسترە لەوەی شەیتان بەسەر ئادەم داهێنای. سەختترە لەوەی خوددا بەسەر شەیتان داهێنای. خۆماندایە دەست جەنگ و تا بەردەرگای دۆزەخی بردی. بۆچی زەوی لەناو ئاگری جەنگدا چیرۆکی مردنمان بۆ بگێڕێتەوە؟ بۆچی گول لە دڵی درەختێک بپێکێت؟ بۆچی ئەتۆم هەناوی زەریا بکاتە گڕکان؟ دۆلفین چ گوناهێکی هەیە بتوێتەوە؟ دەست لە جەنگ هەڵبگرن تا زەوی دەستی لێ هەڵ نەگرتوین. زەوی عەشقە گەورەکەی مرۆڤ. با بای جەنگ خامۆش بکەین تا بۆ ئارامی نەچینەوە نێوەشکەوت. جەنگ وا دەکات ئەستێرەکان وەک وردە زیخ بکەونە خوارەوە. خۆتان بە جەنگەوە مەسووتێنن کە هێشتا خۆر بۆتان دەسووتێت. باوەش بکەن بە زەویدا وەک یەکەمین دایک وەک دووەهەمین بەهەشت. ئەی گەنجی بەهرەمەند، ئیتر سەنگەرەکان دەکەینەوە بە باخچە. تۆش چەکەکەت لە شوێنی هاوڕێ شەهیدەکەت دابنێژە. گیتارەکەت هەڵبگرەوە باژنێک بگەڕێتەوە بۆ سەماکردن کە لە نێوان ترس و چاوەڕوانیدا جۆلانەیەتی.